بۆ شاری سلێمانی و دەوروبەری لەو ژمارەیە 1747 پاسپۆرتیان ون بووە واتە لای هاوڵاتیان ون بووە و معاملاتمان بۆ کردووە و بۆمان دەهێناونەتەوە 516 پاسپۆرت لای هاوڵاتیان تەلەف بووە بەدەستیانەوە و تێکچووە و بۆمان دەهێناونەتەوە لە سەرەتای دروستبوونی پاسپۆرتەوە تاکو ئەمڕۆ کۆی گشتی پاسپۆرت دەبەخشیمانە بە هاوڵاتیان یعنی لە ساڵی 1999 کە بە پاسپۆرتی سلێمانی دروست بووە تاکو ئەمڕۆ ئەو ژمارەی پاسپۆرتانەی کە بەخشیمانە بە هاوڵاتیان شاری سلێمانی دەوروبەری کۆی گشتەکەی پێ کاتەوەی لە 1,060,000 پاسپۆرت 1,060,000 پاسپۆرتمان بەخشیوە ژمارەی پاسپۆرتەکان زیاد لە 80,000 پاسپۆرت لە جۆری ئێس بووە زیاد لە 33,000 پاسپۆرت لە جۆری جی بووە و زیاد لە 966,000 پاسپۆرت لە جۆری ئەی بووە بینە سەر ئامارەکانی بەڕێوەبەرایەتی نیشتەجێی سلێمانی 4,972 مانەوە بۆ یەکەم جار بریتیە لە 4,184 تازەکردنەوەی مانەوە 17,871 و کۆی گشتی مانەوە بە هەردووکی 22,055 سەفەر 27,105 پەنابەری 323 لە 2016 ئاماری بەشی ویزا 3,531 ویزا داواکاری بۆ کراوە و 3,330 قبول کراوە پەسەند کراوە. بەڕێوەبەرەتی پۆلیسی